بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. بۆرما لە ویژدانی مێژوودا ناونیشانی سۆراغی مێژوو ئەم هەفتەیەمانە. هەوڵ دەدەین قسە لەسەر ئەو کارە ساتە بکەین کە بەسەر کۆمەڵگای موسڵماندا لە وڵاتی بۆرما هاتووە. دەپرسین ئایا بۆ خۆی لە مێژوودا تاوەکو ئێستا تاوانێکی لەم جۆرە کۆمەڵکوژی مرۆیی ئەنجام دراوە؟ ئایا ئاینی بوزیت کە بەرامبەر بە کەمینەیەکی موسڵمان لە وڵاتی بۆرما ئەمە پیادە دەکات تا چەند خودی ئەم ئاینەوە ناوەڕۆکی ئەم ئاینە بەرپرسیارە لە ئەنجامدانی ئەم ڕەفتارانە؟ ئاینی پیرۆزی ئیسلام لە سەردەمی خەلیفەی موسڵمانان هارونە ڕەشیددا لە سەردەمی دەوڵەتی عەباسیدا لە ڕێی کاروانە بازرگانیەکانەوە گەشتوتە میانمار یاخود بۆرما. ئەمە پەرچەکردارێکی دروست نەکردووە لە ڕێی فتوحاتی ئیسلامیەوە تاوەکو تۆڵەی مێژوو بسەنەوە. ئەی بۆچی بوزایەکان بەرامبەر بە موسڵمانەکان ڕۆژانە قەتڵ و عام و قەسابخانە ئەنجام دەدەن؟ ئایا ڕای گشتی جیهانی لە ئاستی ئەمەدا بە تایبەتی نەتەوە یەکگرتوەکان و ئەو وڵاتانەی دەسەڵات و بڕیاریان بەدەستە چ بەرپرسیارەتێکیان هەیە؟ ئەی دەسەڵاتدارانی عەرەب و وڵاتە بەناو ئیسلامیەکان چ بەرپرسیارەتێکیان هەیە؟ ئایا پێویستە موسڵمانان چۆن هاوسۆزی خۆیان بۆ بۆرمایەکان یاخود میانمان ڕابگەین لە کاتێکدا ڕۆژانە بە سەدان کەسیان لێ پارچە پارچە دەکرێت یاخود ئاگر لەسەر جەستەیان دەکرێتەوە بە زیندوی؟ هەوڵ دەدەین لەم بەرنامەی سۆراغی مێژووماندا قسە لەسەر ئەم تەوەرانە بکەین کە بریتیە لە بۆرما لە ویژدانی مێژوودا بە میوانداری هەریەک لە بەڕێزان دکتۆر بەهمەند ساڵح توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست، مامۆستا ئیکرام کەریم توێژەر لە فکری ئیسلامی بەخێربێن بۆ بەرنامەی سۆراغی مێژوو. دکتۆر بەهمەند، بۆرمایەک لەو پەڕی ڕۆژهەڵاتی باشوور و لە نزیک سنوورەکانی هندستان و بەنگلادیش و سین کە ئیسلامی لە ڕێگەی کاروانە بازرگانیەکانەوە پێگەیشت بێ، چۆن ئاینی پیرۆزی ئیسلام لە مێژووەوە مێژوو نووسەکان باسیەکان گەشتوتە ئەوێ لە ڕێگەی ئەم کاروانانەوە و هەروەها ئەو شێوازی ئیسلامەتیکردنەی لەوێ کە پیادەیەکەن خەڵکی بۆرما و میانمار شێوازی چۆن بووە، ئەمە ڕیشەیەکی چۆنی هەیە لە ناو مێژووی ئەو وڵاتەدا کە ئێستا پەرچەکردارێک بەرامبەر بە خەڵکی ئەو وڵاتە دروست بۆ یاخود ئەو شار و ناوچەیەکە کاتی خۆی زیاد لە 100 ساڵ بەر لە ئێستا لەلایەنێکی لە پاشای بوودایەکانەوە ناوچەکانیان کە ناوچەی ئاراکان و ناوچەی میانمارە دەکرێت بە یەک لە ترسی تەشەنەکردنی ئاینی پیرۆزی ئیسلام. بەڵێ بە ناوی خوا سپاس بۆ جەنابتان. بابەتی ئەوەی کە پێی ئەوترێت فتوحات لە شێوە گشتیەکەیدا وەکو جەنابتان ئەزانن بە دوو شێوە هەبووە. شێوەیەکمان هەبووە فەتحی عنوە بووە کە ئەمەیان بابەتێکە لە ئەنجامی ڕوبەڕووبوونەوەیەکی سەربازی کە ئەوان هاتوون بەرگریەکی وا دروست بووە، نەتیجەکەی بووە بە فەتحی عنوە. بەڵام ئەوی تریان کە بەشی زۆربەی ناوچەکانی ڕۆژهەڵات کە پێی ئەوترێت شەرقی عالەمی ئیسلامی و مەنتیقەکانی ماوەڕاء النەهر و بە تایبەتی ئەم شوێنانەی کە ئێمە مەبەستمانە مەنتیقەکانی دووەلی شەرقی ئاسیا بە شێوازێکی ئاشتیانە موسڵمان بوون و ئەسڵەن پێش ئەوەی کە حرەکەی فتوحاتیش بێت جەنابەت فەرمووت کە لە سەردەمی هارونە ڕەشیدا، بەڵام قسە لەوە دەکرێت کە پێشتریش لە ڕێگەی موسڵمانە تاجیرەکانەوە کە چوونەتە ئەوێ بە تایبەتی یەمەن ئەو کاتە بەناوبانگ بووە بۆ حرەکەیەکی تیجاری گەورە تایدا و بە منتیقەکانی زەریادا کاتێک کە چوون تیجارەتیان کردووە لەگەڵ دووەلی ناوچەی شەرقی ئاسیا، وڵاتانی هند و کەمبۆدیا و وڵاتانی تایلەند، تیجاری ئەوێ چۆتە ئەوێ و بە هەمان شێوە تیجاری ئەو منتیقانەی کە لە بۆرماشەوە هاتوونەتە ناوچەکانی عالەمی ئیسلامی سەرچاوەیەک بوون بۆ ئەوەی کە ئاینی ئیسلام بیان گاتێەوە لە دوایشە بچنەوە منتیقەکانی خۆیان، بەڵام بە شێوازێکی ڕسمی وەکو جەنابەت فەرمووت لە پێشەکی بەرنامەکەدا لە کاتی سەردەمی عەباسیەکان بەدواوە ئیسلامەتی لەوێ تەسبیتە بێ و مزگەوت دەکرێتەوە و حرەکەی دەعەویە چێتە ئەو ناوچانەوە. ئەمە ڕەتفعلێکی وای کردبوو کە هەندێک لە بوزایەکان تەبیعەتی ئەدیانەکان وا بووە کە مەساڵحی خۆیان لەوەیە هەستیان کردو کە لەو مەساڵحە گەورانی خۆیان دراوە لەو ئەتباعانەی خۆیان کەم بۆتەوە و خەڵکیی زۆر کە مقارنەی ئەم دینە ئەکا بە دینی پێشوو چۆتە سەر ئاینی ئیسلام و هەتا ئەم ساڵانەی ئەخیریش بەشێکی ئەو شەڕانەی کە دروست بووە سەرچاوەکەی لەوەوە سەرچاوی گرتووە کە ئەو ئاعتیناقی ئیسلامی کە لەوێ ڕووی داوە کاریگەریشی زۆری هەبووە لەسەرەوەی کە
جۆرە لە حەسەد و جۆرە لە بغض و کینە بەرامبەر بە خودی ئاینەکە و مسلمانان لە ناوچەکەدا دروست بێت. بەڵێ یعنی بۆ خۆی خودی ئاینی پیرۆزی ئیسلام بۆتە مەترسی بۆ سەر بوودایەکان یا بڵێن ڕۆژانە بوودایەکان مەترسی ئەویان هەبوو کە خەڵکیان لێ بچێتە ناو ئیسلامەوە بۆ خۆی ڕەتفعل ئەمەی کە ئەنجام درراوە لە مێژوودا خۆی بەتەکید ئەوان زیاتر تەعامل لەگەڵ نیسبەیەکەن سیرەکەن ساڵانی پێش ئەوەی کە ئیسلام بگاتێ نیسبەیەکی وا جگە لە هیندۆس و جگە لە بوزاییەکان و هەندێک لە بتپەرستەکان نەبێ ئاینێکی تر نەبووە لە منتیقەکەی خۆیاندا بەڵام کاتێک کە ئیسلام دێت و کۆمەڵێک ئایدیای تازەیە کۆمەڵێک ئەفکاری خوێندنەوەی جیهانبینی گەورەتری پێلەوەی کە پێشوو هەبووە ئەمەوە ئەکات کە حەز بکەن کە ئەمە مەساڵحێک تێگیراوە لەگەڵ مەساڵحی ئەوانە بۆیە ئەکەونە ئەوەی کە لە ڕێی ئەمەوە دژایەتی خودی ئەو ئاینە بکەن و مسلمانەکانیش فعلەن بە خەتەرێک لەسەر خۆیان دابنن هەرچەند خەتەرێکە زیاتر خۆ لەسەر عامی خەڵکی بوزینە بۆ ئیسلامەتی لەسەر چینی ڕۆحبانەکانیان چینی دەسەڵاتدار و حاکمەکانیان کە وای کردووە لەمەولا پێیان بوترێت نابێت ئەو زڵم و زۆرەی کە هەبووە پێشتر بەرامبەر بەو خەڵک و بۆ مواتینە کراوە ئیتر بەردەوام بێت ئەجینا لە ناو مجتەمەعی بوزیدا خۆیان لە ئاینەکەداوە تەصنیف کراوە دێمە سەر ئەو تەوەرە باوچمە لای مامۆسایەکەم دوایی دێم پرسیاری تەوەری خودی جەوهەری ئاینی بوزیەتت لە یەکەم زام ئایا بۆ خۆیم ئاینە خۆی هاندەرە بۆ دروستکردنی ئەو ڕەفتارە تەنها لێرە مەبەستم ئەم خاڵەیە مامۆساگیان ئەلێرەدا باسی مەساڵح ئەکەین لە ئاینەکەدا سیرەکەی کۆمەڵەشت هەبووە ئینحراف وای کردووە خودی ئەم ئاینە ژوا لێبێت کە کۆمەڵێک هەز بکە لەگەڵ مەساڵحی ئەوان ناگونجێ بۆیە کەوتۆتە دژایەتی خودی بابەتە سەرێکیەکانی ئاینەکەی خۆشیان نەک تەنها ئیسلام. بەڵێ سپاس مامۆسای کرام ئەو قەسابخانەی ئێستا لە بۆرما ئەنجامە درێت ئەمە ناوەنرێت چی؟ بسم الله الرحمن الرحیم ناوەڕێ قەسابخانەیە چونکە هیچ پاساوێک نییە بەڕاستی بۆ قەتڵ و عامکردنی خەڵک ئەگەر تاوانبارەکەیە کەس ناوێت بە تاوانێکی کە بسووتێنرێ یعنی ئەم مسلمانانە وەکو کاک دکتۆریش باسی کرد بە ئاشتی چوونەتە ئەو وڵات گەشەیەکی تەبیعیان کردووە بە ئاشتی ئەفکار و تعلیماتی دینەکان گەیاندووە مایەی خۆشی بوون لە وڵاتەکە مایەی ئارامی و ئاشتی بوون لە وڵاتەکە بەڵام دوایی مەساڵحی هەنێ حکام و دەسەڵاتدار و خەڵکی سیاسی کارێکی کردووە یعنی دینی هێناوەتە ناو سیراکە لەسەر دین و لەسەر زیادکردنی سوکانی و لەسەر منطقە و استراتیجێتی منطقەی مسلمانەکان ئەم کێشانە دروستەکە ئەمە غەیری قەسابخانە هیچتر نییە قەسابخانەیە کە بە معنای کەلیمە وەحشیگەریەکە چونکە هیچ پاساوێک نییە بۆی کە تۆ خەڵک بە زینوی بسووتێنی پارچە پارچە بکێ بە قەمە یعنی بەڕیزدانیت و یعنی تێ هەڵدان و کوشتن و سەربڕین و سووتاندن و بە زینوی مناڵی ساوای یعنی بێگونا بخێتە ناو ئاگر و ناو کوورێ ئاگر ئەمە یعنی دنیایەکی گاڵتەجار دنیایەکی پڕ درۆ ئەگینا ئەمە چۆن ئەبێ خەڵکی لەسەر ئەمە بێدەنگ بێ ئەگەر حتا وەکو ئێسا با بڵێن سیاسیەکانی میانمار باسیەکەن و هێزی عسکەری لەوێ باسێکە گوایەمە بەرگرتنە لە ئیرهاب آخر هیچ ئیرهابێ جارێت تۆمان نەکراوە لە منطقەکە ئەگەر کرابێتیش مەفروزە جێش بەرامبەر بە جێش هێنکە هەر جاران ئەخلاقی خەڵگوا بوو کە بەرامبەر بێچەک قەت شەڕی نەکرد حتا ئەگەر بیویستایە لە ئەخلاقی یعنی بیدایی ئینسانە بیدایەکشان کاتی ویستێتی شەڕ کاچێکی داوا بەدەستیەم جا شەڕی کردو ئەگینا بێچەک پەلاماری ناوە بەڵام ئەمە خاڵیە لە ئەخلاق خاڵیە لە دین خاڵیە لە ویژدان خاڵیە لە حەچی بنەماکانی ئینسانیەتکەوە بەشەر پێگەیشتووە لەبەر ئەمە قەسابخانەیە کە بە هەموو معنای کەلیمە وەحشیگەریەکە دنیایەکی پڕ زوڵم مستەمە بە بڕوای ئێوە ئەمە یعنی جەنگی ئاین نییە بۆ خۆی ئەوکو مامەساش باسی کرد یعنی کاتی ئاینێک بەرژەوەندیەکانێکەوێتە مەترسی و ئاینێکی تر لە گەشەکرد نابێت چکە کاتی خۆشی کە گەڕیتەوە بۆ تاریخ ئەمان لە ڕێگەی کاروانە بازرگانیەکانەوە ئیسلامیان قوبڵ کرد نەک عین و ئەبێ یاخود فتوحاتی ئیسلامی بێ
بۆ خۆی ئەمە نەبووەتە جەنگێکی ئاینی یاخود پەرچەکردار نییە ئەمە بۆ خۆی ئەمانە خۆی پەرچەکردداری با بڵین خەڵکانێک نییە کە عقل حاکم بێ بەسەریانەوە منطق حاکم بێ با بڵێن وجدان حاکم بێ پەرچەکردداری خەڵکانێکەکەوە یعنی لە مەساڵحی تەسکی خۆیان ئەترسن ئەگینا وەکو مامەساژ باسی کرد ئیسلام بەو دوو ڕێگە ڕۆیشتۆ بۆ ناو خەڵک هەوڵی داوە هەمیشە بە ئاشتی بڕاتە ناو مجتەمەعات و کۆمەلگای بەشەریەکان بەس ئەگەر ڕێگەی لێ گیرابێ ئەمیش دەستی کردوێتەوە ئەو دەستکردنەوە ناونراوە با بڵین فتوحات ئەمیتریان ناوناوە فتحی ئەمیش هەر فتوحات بەس فتوحاتی یا با بڵین فتحی سەقافی و فکری و حەزاری بووە خۆ ئێستا دەم حاڵی حازرە مسلمانان کەوا هەر یەکەوە لەبەر زوڵمێک و لەبەر سەبەبێ کۆچی کردو بۆ ئەوروپا توانیوانە ئێستا ئیسلام و قیەمی ئیسلامی لەنا ئەوروپا بچەسپێنن ئێخۆ تەسجیل نەکراوە لەسەر ئەوان کەەوە میلیشیان دروست کرد بێ و حرەکاتی تەمەڕودیان دروست کرد بێ ژیاون و ئەو قیەمە ئەخلاقی و ئینسانی و با بڵێن ئەفکارە مەعریفیانی کە هەیەانەت بڵایان کردوەوە لە ناو خەڵکە ئەی باشە بۆ حەساسیت دروستەکرێ بەرامبەریان مجموعەیە کەس هەن مەسالیحیان لەوایە کە حەساسیت بەرامبەر بە ئەدیان دین بێنە ناو سیراکە ئەگینا دین خۆی هەموو دینەکان بەڕاستی هەموو دینەکان بینای ئینسانەکەن لە ناوە هەنێ ئەدیان هەیە کەەوە هەنێ قیەمیشی پێەیە ینی قیەمەکە لە خۆی وەرەگرێت بەس دینی وایە قیەم لە خارجی خۆیەوە بە بڕای تۆم شەڕایە ئەخود ئەم قەسابخانەیە وەک ئێواڵن لە میانمار ئەنجامەدرانی قەسابخانەی ناو مێژوو نییەوە سەرچاوەیەکی نییە لە قوڵایەکانی مێژوە گەشت بێت ئەم قۆناغی ئێستا خۆی من زۆر لە مێژووی میانمار شارەزانیم بەس ئەوەی کە ئەزانم یانی لە ڕێگەی بازرگانە مسلمانەکان و گەیشتوتەوە بەرەبەرە گەشیان کردووە بە تێپەڕبوونی حکوومەت هەر حکوومەتی جاری وا بووە لەسەر قەزەیەکی بەسیط شەڕێ دروست بووە یعنی لە 1970کانان تقریبن لەسەرەوە شەڕێ دروست بوو کە مەجموعەیەک ڕاهیبی بوزی چوونە لای پیاوێکی فەقیر کوشکێکی هەبوو نانی کێ کوشتی ئەفرۆشت تێرکێکیان خوا دوای پارەیان نەدا لێ پارەیان ناکابرای فەقیریش پەلاماریەکی هەنیە بریناری کرد دوای ئەوە گەورە بوو بەرەبەرە کەوتنە ماڵ سووتاندن ئەوە هێمن بووە مەسالە فترەیەکە لەسەر قەزەیەکی تر ئێساکە یعنی وەکو نەزرەیەکی استراتیژی دیدێکی دووربینانە ئەڵێن منتیقەی میانمار منتیقەی مسلمانەکان وەکو سەلەی خوبز و وەکو سەبەتەی خواردنی هەموو منتیقەکەیە ئەمانیژەڵێن نابێ ئەم سەلەی خواردنە لە ژێر دەستی مسلمانەکان ینی شەڕێکی اقتصادیە بەس دینیشان پێوە پێچاوە دوو قەزێ هەیە کە مسلمانەکانی میانمان لەگەڵ سوڵتات دەسەڵاتی میانمارە فەرقیان هەیە هەم قەومیەتیان فەرقیە هەم دینەکان ئەمان بەم دوو دافعە هەم سڕینەوەی قەومیەتەکان هەم سڕینەوەی دینەکان وەکڵێ ئەم هێرشانیان بۆ ئەبن ئەمە قەزەیەک ینی مەسائلە اقتصادەکان لەگەڵ مەسائلە دینەکان تێکەڵەکەن چونکە ئەیانەوێ بە دافعە دینەکە خەڵک هانبن و پەلاماری مسلمانەکانی پێبن بەڵێ دکتۆر بەهمەنەوەی لە مێژووە باسەکە کە لە ساڵی 1970 کاتێ یەکێ لە پاشای بوزیەکان بۆ دابای دێت ناوچەی ئاراکان و میانمارەکە بە یەکێ لە ترسی تەشەنەکردنی ئاینی پیرۆزی ئیسلام کەواتە ئەم جەنگە جەنگێکە ڕێگی لە قوڵایەکانی مێژووە هەیە ئەگەر زۆر دووریش دەوێت لانی کەم سەدەونیەک بەر لە ئێسام جەنگە دروست بووە قوربانجان پرسیارێکی باشە دووریژان چونکە هەندێک کەس پێی وایە ئەمە بە بۆنەی ڕووداوێکەوە کە سەرەتا خۆ زۆر جار سیناریۆ دروستەکەن یەکی وای کرد و دوای ئەمان کۆمەڵێک موبەڕاتی سیر و سەمەرەکە ئەوانەی کە ئاگایان لە تاریخ نەبێت ئەم قسانە زۆرتر کاریگەری ئەبێ لە سەریان ئەجینێتەوە بڕگەڕیتەوە سەر تاریخ سیرەکەی ئەمانە ئەقەلیەک بوون وەکو ئینسان تەعاملیان لەگەڵا نەکراوە بە درێژایی مێژوو و هەوڵی لە ناوبردنیان درراوە یعنی تۆ بڕۆ سلسلەیەکی لە سەتادەی وڵاتی میانمار مسلمانە بەڵێ حەسەب ئەوەی کە خۆیان ئیحسایی خۆیان ئەڵێن لە ساعت 3 و لە ساعت 4 بەڵام ئەوەی ئەمریکا زیاتر ئەکامەکە لە سەتا دەنزی بەڵێ ئیتر خۆ ئەقەلیەکن ئەوە نییە ترسێکی گوای هەبێ بۆ سەر دەوڵەت و بۆ سەر خەڵکی بەڵام ئەمان مشکلیان ئەوەیە کە بەرامبەریان پێتە قبول ناکرێ یعنی لە سەردەمانێک بووە تەنانەت جێژنی قوربانیان لێ حرام کراوە نیان هێشتووە
قوربانی بکەن لەبەرەوەی لە دینی بوزاییە حەزەر ئەکرێت لە مەسەلەی سەرڕووین وتیان ئەبێ ئێوە ژوکو ئێمە بیرکەنەوە یعنی ئەمە جگەلەوەی کە لەلایەنی سیاسی لەلایەنی کۆمەڵایەتی لەلایەنی سەقافی لە وڵاتەدا بە سەدان ساڵە دەستگایەکی ڕۆشنبیری نەبووە کە هەستێت بە تەوعیەکردنی جەماوەری خۆیان و هەروەها ڕێگریان کردووە لە زیندووکردنەوەی هەندێک دابوو نەریت و کولتوری سەقافی خۆیان کەناڵێکی فەزاییان نییە تا ئێستا خۆمان ئەزانین ئاگاداری ئەوەین تا ئێستا دەستگایەکی ئەلامی نییە کە هەستێ بە داواکردن لەوێ حتا مزگەوتەکانیان ڕێگری ئەکرێت لەوەی کە کۆن بووە بنیاد بنرێتەوە حتا لە مەسەلەی سیاسیە تا ئێستا وەزیرێکیان نییە کە ئەمە بە حساب حکمێکی شێوە فیدراالیە وڵاتەکە هەرێمێکن سەر بە بۆرما بەڵام تا ئێستا نوێنەر یەک تەنها لە سەرجەمی 477 ئەندام پەرلەمان تەنها یەک نوێنەریان هەیە مسلمان ئەویش کە کەسێکە سەر بەخۆیانە یعنی یەک وەزیریان نییە تەنانەت ئەڕێ لە دەستگا ئەمنی و ئەسکەری و سەربازیەکانی وڵاتدا پلەیەکی سەربازی زابط نابینی لە ناو ئەسڵی خەڵکی ئەم وڵاتە بێت کە پێگاتە مسلمانەکان پێگەت هەرێمی ئاراکان بۆیە ئەمە سلسلەیەکی تاریخی ئیش بۆ کراوە نەک بە هۆکارێکی دیاریکراو کە هەندێک کەس باسی ئەکاکە عەسڵەکەشی ڕاست نییە ینی ئەوەی کە باسیش ئەکرێ لە شتێکی تەلفیقێکەوە دروستە بێ وڵا یەکێک هەڕەشەی کردووە لە کەسێکی تو یاخود تعدا کراوەتە سەر کەسێکی بوزە ئەی بۆ باسی ئەوە ناکەن کە لە ساڵی 1976 میلادیە کاتێکە ئیمپراتۆرەتەکەیان دێت وڵاتەکە ئایا بەسەریانە و قەتل ئامیانەکە بۆ نایتە سەردەمی 1970 کە مەلیک باقان لیان ئەدات و لیان ئەکوژێ لە 1902 مەلیک ئۆلوۆنچ لە 1970 بنخالەکان هجوومەکەنە سەریان بەدەست تێکەڵکردن لەگەڵ بۆرمایەکانە و قەتل ئامیانەکەن دیسان لە 1976 دیسانەوە لە 1294 لە 1327 لە 1404 یعنی سیرسەیەکی تاریخی کاتێک کە بەریتانیەکانی ژێن بە هەمان شێوە ئەم شێوە زوڵم و زۆردارێ بەردەوامە بێ بۆیە سیلسیلەی زوڵمکردنی گەلێکی هاوشێوەی بۆرما لە تاریخا بەڕاستی نمونەی کەمە کاتەوە هەمووی ئێستا ئەوترێکە گوایە مسلمانێک دەست درێژی کردۆتە سەر ئافرەتێک و لەمەوە هەندێک خەڵکی بەداخەوە کورد زمانی خۆمان بە ناوی توێژینەوەی زانستیوانەوە ئەم بابەت و نووسینەیان خستۆتە ناو تۆڕە کۆمەڵایەتی وینەکانەوە کە گوایە لە پێشە مسلمانەکان مبادرەیان کردووە دەست درێژیان کرد و ئەوانیان تووڕە کرد و پەرزگای هندۆسەکان یاینەکانیان بوزایەکانیان سووتان و ئەوەیان کرد بۆیە ئەوانیش تووڕە بوون ئەمە پەرچەکردار ئەنجامەکاتە ئەمە چێتەوە سەر ڕێچکە تاریخیە ئەمە ڕێچکێکی تاریخیە و حەقێکی تاریخیە و دەسەڵاتێکی گەورە لە پشتی ئەم و بە شێوازێکی تەنظیم ئەکرێ یعنی ئەمە نییە هۆکارێ بڵێ وڵا مەقتەعێکی ڤیدۆ بڵاو بۆتەوە بێ خەڵکانێکی تر ئەسڵەن بە دەستور ئەم ئیشە ئەکەن یعنی لە ساڵی 1961دا کاتێکە جێشێکی کەمیان ئەبێ یاخود با بڵێن کۆمەڵە چەگاری بۆرمایی دروستە بن کە سەر بە ئاراکانن لە دوایە ئەڵێن ئێمە با ئاشتی بەرقەرار بێ خۆیان چەکدانێن بە حکومە دەڵێمە لەم دەقیەوە شەڕ ناکەین بەڵام لە 62 کاتێکە یەکێ لە پاشەکانی بۆرما دێتە سەر حکوم بە ناوی ئین توین کە ئەم کابرایە دێت بڕیار ئەدا لە ناویان با و هەچی قانون کە دانراوە بۆ مەسەلەی ئاشتی خوازی و بۆ پێکەوە ژیان لەگەڵ ئەم مسلمانانەیە هەمووی سەراوژێرە کاتەوە و بە دەستور ئەهێنێ کە ئەمانە خەڵکی وڵات نین پێیانەڵێ بێگانە وەکو چۆن تەعامل لەگەڵ کەسێکە دێتە وڵاتەکە داگیرێکا بێ ئاوا تەعامل لەگەڵ مسلمانانە بکەی بەڵێ مامۆستای کرام ئەگەر ئەمە ڕێشەکەی لە ناو مێژوات بێ کەواتە بۆ خۆی ئایا ئاینی بوودایی یا بوزیەکان جەوهری ئەم ئاینە بۆ خۆی هاندەری ئەم ڕەفتارە مرۆڤ کوژەیە واللهی عرضم کردی ئاین ینی بەعام ئاینەکان چه ئاسمانەکان چه ئەرزیەکان زیاتر مەبەستیان بەوەیەکەوە لە ناوە ئینسان بینا بکەنەوە لە ناوە ئینسان ڕۆحێتی ئینسان دروست بکەن و وای لێ بکەن کەوا لەگەڵ خەڵکی ترا بژی لەبەرەوە یعنی کاتێک کە ڕەفتارێکی نامەسئولانە بەرامبەر بە خەڵکەکرێ بە ناوی دینەوە ئەمە ینی بڵێ خەتای ئەو کەسانەیە کە بە دین ئیستیغلالەکەن بەوە بودیت ینی لە ناو خەڵکاوە مەشهورە کە بودیت ئاینێکی ڕۆحی و ئاینێکی تەئەمولی و ئەوەیەکەوە تۆ لەگەڵ هێزەکانی تەبیعەتە ئاش بیتەوە و لەگەڵ هەموو با بڵێن مەخلوقات و هێزە کەونەکانە ئاشتی دروست بکەیت و ئاشتی بەرقەرارکەی بەس کاتێک کە داخڵ ئەکرێ بە ناو سیاسەت و داخلەکرێ بە ناو حکم ئێترە بێ ئەو درندەی لێ دەرەچێت کە لێ دەرەچێت زۆر جار وایە ینی ئاین کە تێکەڵی ناو حکم ئەکرێ بەتایەتی ئاینێک کە هیچی پێ نییە بۆ حکم ینی بڵێ
دەستوری پێ نییە قوانینی پێ نییە با بڵێن تعلیماتی پێ نییە شتانێکە ئەهوای بەشەرە تێکەڵ بە ئاینەکە یعنی پێ دووە ببوورە مامۆستا ینی تۆ پێ دوایە ڕۆحی ئەم ئاینە لەگەڵ ئەوانی ئەم ڕفتارانەکە ئەمە ڕفتارێک سایکۆلۆژیکی خۆیان وەکو مامۆساشتی وەکو هەندێک بەرژەوەی ناتوانم چونکە فعلا من متەزەلیع نیم لە ئاینی بوزیەتە و هین نییە بڵێ شارەزاییم لە ئاینەکان نییە بەڵام ئەم بەم ڕفتارانە خۆی ئەڵێ ئیستەدیل بالمعلومی على المجهول ئەوەی کە معلومە لەلات ئیستیدلالی پێ بکە بۆی کە مەجهولە لەلات و نایناسی یعنی ئەگەر سەیری ئەم ڕفتارانە بکەی بەناوی بوزیەتەوە بوزیەت ئاینێکی زۆر یعنی زۆر ترسناکە زۆر مەترسیدارە زۆر خەتەرە یعنی تۆ خەڵکانێک هەزاران ساڵە یا با بڵێن سەدان هەزاران ساڵیشە لە وڵاتەکان خەڵکی وڵاتەکەن تۆ بێ ینی لە وابزانام لە هەشتاکانەوە ئیتر تەسکەرە بە هیچ کەسێک نادا لە میانماریەکان یەک تەسکەرە نادرێ بە کەسیان هەمووی ئێسا وەکو چۆن لە فترێک لە کۆیتا خەڵکانێکە بوون بەناوی بدون هیچیان نەبوو ئەمە هەشتێک ئیسابتی ناکە کە خەڵکی وڵاتە بن زائدەنەوە نێڵی بژین یعنی زوڵم مستەمەکە بگاتە مناڵی بربێشکە و مناڵی تڵفی بێگوناه وەکو کوردەواری خۆمان ئەڵێ لەبەرەوە ئەمە یعنی ئەگەر ئاوە ئەمە بکەیتە دەلیل لەسەر ناو کورۆک و تعلیماتی بوزیەت عینێکی زۆر خەتەر و ترسناکە ئاینێکە یعنی هیچ و بڵێ هیچ سنوورێ لە بەردەمیان نییە یعنی هیچ سنوورێک نایگێڕێتەوە نە مناڵ نە بێتاوان نە خەڵکی هاوڵاتی خۆت نە خەڵکی هاودینی با بڵێن نادینی خۆت ئەمە دینێکە ئەگەر ئەمە بکەیتە دەلیل لەسەری بەڵام وەکو عەزم کردی من متەزەلیع نیم لە مەسەلەی بوزیەتە بەس ئەوە دەلیل لەسەرکەوە ئاینێکی خەتەر و ترسناکە. سوپاس مامۆستا. دکتۆر بەهمەن ئەوەی کە مێژونووسەکانی گێڕنەوە ساڵی 1924 بەریتانیەکانە چنە ئەو ناوانەوە هەروها لە 1930 تا لە هەندستان جیا بێتەوە بەشێکیان یعنی ئەوە بە وردی باسەکەن ئەڵێن گوایە بەریتانیا و هێزە خۆراوایانە کە ئەچنە ئەو ناوچانە ڕۆڵیان نەبێت لە هاندانی بوزیەکان بۆ ئەوەی کە بەتون و توژی ڕۆبەڕی و مسلمانەکان ببنەوە واتە ڕۆڵێکیان لە تەحریزکردنی بودایەکانە هەیەکو خۆراوەکان تاوەکو ناکۆچەکانی نێوانیان بێگومان کە ئەو هێزاناتونەتە ناوچەکە بۆ بەرژەوەندی خۆیان کۆمەڵی ڕێگەیان گرتوۆتە بەر ئەمە یەکێکە لەو بژاردانەی کە ئەوان پەیڕەویانگووە تا چەند ئەمە بۆ خۆی دەوری بووە لە خۆشکردنی ئاگری نێوان بوزیەکان و مسلمانەکان بەڵام ناوبڕێ وەرەگم دوای ناوبڕەکە وەڵام بەرەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست ناوبڕێکی کوروەردەگرین و دەگەڕێنەوە لاتە. جارێکی تر سڵاو. دکتۆر بەهمەن بەر لە ناوبڕەکە پرسیاری ئەوەم کردی ینی بۆ خۆی ئەمە ئایا بەریتانیەکان کاتێک چوونەتە ئەو ناوچانە وەک ئەوەی مێژونووسەکان باسیەکان ڕۆڵێکی گرنگیانە بۆ لە خۆشکردنی ئاگری ناکۆکیەکان و هەڵگیرساندنی ئاشوب و شەڕ لە ناوچەکەدا ئەمە تا چەند پشگیری مێژووی و پشگیریکی زانستیشی لە پشتەوەیە کە ئەوانیش بۆ خۆی کاریگەریانەوە. بەڵێ پێشەوە ئەگەر بکرێت کۆمنتێ لەسەر و پرسیارەی پێشووی جەنابەت لە ئاینی بوداییدا فعلا وەکو مامۆستا فەرمووی یعنی بنەمای ئاینەکە لەسەر کۆمەڵێشتی جوان دروست بووە یعنی هەچی ئەو ئاینانەیە یعنی کە کاتێک هاتوون سوودی لەوەی پێشووتر وەرگرتووە ئێمە لە ئاینی خۆشمانە ئەزانین کە الأنبياء وإخوة ودينهم واحد حتى ئەوانەی ئاینە دەستکردەکان بێبەری نەبوون لە ئاینە ئاسمانیەکان و ئیسفادەیان لێ کردووە بۆیە ئاین ناتوانێت بێت لەنا ئەو ژینگەیە بێت و بڵێ وەڵام من دژ چەمکەکانی ئەو ئاینە ئەوەستمەوە نەخێر ئەوە نەبووە لە هەش بڕگەی سەرەکی هەیە لە ئاینی بوداییدا یەکێ لەوانە ئیشکردنە بە ئاشتی تەواوەتی لەگەڵ ئینسانەکان سێرەکەی دژی وەستاوەتەوە لە دوایە ینی مەرج نییە کە ئەمە فەقەرێ بێ لە ئاینەکە و ئیتر تەطبیقی کرد بێ یەکێ لەوانە دوورکەوتنەوە لە بتپەرستی لە ئاینی بودزاییە کەچی سێرەکەی خودی بودجا لە دوایە ئەکرێ ئەپەرسرێ یەکێ لەوانە تعداکردنە لە خەڵکی سێرەکە بزانە چۆن تعدایەکەکەن خەڵگەوەیە یەکێ لە ئەو شتانی کە لە دواییدا لە دوای بوزا هێناویانە مەسەلەی تعداکردن و دزیکردنی ماڵی سەرۆت و سامانی خەڵکی حتا ئەڵێ لە بوزاییە کەسێک بۆی نییە شتێک کە دزرابێ بەکاری هێنابێ نەک خۆشی دزیبێتی یعنی باڵندەیەک
حتى على صراعي بووە بوودا لە مناڵیدا لەگەڵ ئامۆزای لە بەرێ ئامۆزاکەی ڕقی لە هەندێک گیانەوەر بووە لە باڵندە بووە چووە تیری ناوە بە باڵندەیەک و کوشتێتی ئەم دوای هاتووە باڵندەکەی تەداوی کردو و چاکی کردوتەوە وتێتی بۆچی واکەوتێتی تۆ ژیانی باڵندە لە ناوە بێ من ژیانی هەموو ئینسانەکان ئەژێنمەوە من بۆ ئەوە هاتووم کە خەڵکی بە خۆشی بژی من ئەوە ئەەکەم کە ئاشتی بەرقەرار بێ ئەگەر تۆ بتەوێ خۆت بگەیتە نێرڤانە کە پلێشی خۆشیە کە لە لای هەندێک لە ئەدیانەکان هەبووە ئەوە ئەگەر بتەوێ لە ناو توایە زەمیرت مەرتاح بێ ئەبێ پابندی بە ئاشتیەوە بێ ڕقت دە کەس نەبێ ئەبێ بغزت بەرامبەر بە کەس نەبێ چ جای ئەوەی کە ئەمان دێن لە دوایە ئەو دەستکاریە دروستە بێ تەعدا لە ژن و لە مناڵ وەڵامی پرسیارەکە مامۆساوی ئەمە بەڵێ لەسەر کۆمێتێکە پاشان لەسەر پرسیارەکەی جەنابەت کە بەریتانیا غاندی قسەیەکی هەیە طبعا بە تەجروبەیەکی چەندین ساڵە لەگەڵ بەریتانیا ئەوە زۆر مەشهورە ئەڵێ ئەگەر دوو ماسی لە ئاوەکە شەڕیان بوو دەستێکی بەریتانی تایە ئەمە لە خۆڕایی نەیوتووە سیاسەتێکی هەبوو فەرق تەسووت کاتێک کە تەفرەقەی خستە نێوان ئەو میلەتانەوە لەبەرەوە ئەگەروانە بۆیان نێتوانێت ئیسیتابەی ئەمنی خۆی بەڵێ ئەمە لە لایەکی تر یعنی توانین بە دوو شێوە ئەو سیاسەتە بخوێنینەوە ئەمە لە سیاسەتێکی بەریتانی بەڵام لە هەمان شێوە ئەوانش کاتێک کە دژایەتی بەریتانیایان ئەکرد تەنها خودی بەریتانیا لەسەرم چمکە دژایەتیان نەئەکرد کە بەریتانیا لەسەر ئەوە دژایەتیانە کرد کە بێگانن لە کۆنی شۆ بڕیاریان ناوە کە ئەم موسڵمانانەی ئێرە هاتوون ئەمانە بێگانن ئەسڵ سەر بەنگلادیش وڵاتانی هندستان وڵاتانی ترن بۆیە ئەوانیشان خستبووە ناو ئەو دائیرەیەوە کە پێویستە دژایەتی بکرێ بەریتانیاش خۆی حەزی ئەکرد بەوەی کە ئەم جۆرە دژایەتێ بکرێ لەبەرەوەی کە مسلمانەکانیش بە هەمان شێوە دژایەتێ چونکە ئەیزانی قووەتی مسلمانان لە منتیقەکانی هندستان زەربەیەکی گەورە بوو لە کۆمپانیای شەرقی کە لەوێ دای مەزرانە بوو بۆیە بە هەموو شێوازێک ئیشی ئەکرد و ئەمە جگەلەوەی حرەکەی ئیستیشراقی کە یعنی چەندین مستەشق سەردانی ئەو منتیقەیە کردووە خۆرئاوایەکان و دەستگای میسیۆنێرەکان و دەستگاکانی حتا یەهودی لە پاڵ هەندێک لە نێراوی خۆیان بوون بۆ منتیقەکە لە پێناوی ئەستورکردنەوەی حقیقەتێکی تاریخی هەیە لە پشدانی خۆراوایەکان بۆ خۆشکردنی ئاگری ناوخۆ لە میانمار زۆر ڕاستە فعلیان ئەمە نەک حقیقەت بەڵکو کاریکەرێکی ڕاستە و خۆ هەتا ئێستش هەیە لەسەر ئەوە هەتا ئەم ماوەی پێشەوە تاعتیمێکی ئەلامی گەورە لەسەر مەسەرەی بۆرما هەبوو ئێمە نەمانەزانی هەتاوەکو ئومەی متحیدە بەڕەسمی ئەوەی کرد کە ڕووداوێکی ئاوا کارە ساتێک و لە ناوبردنی خەڵکەیە لە وڵاتێ بەڵێ سوپاس دکتۆر مامۆستا ئیکرام کاتی خۆی کە کۆمەڵی گەلان لە ساڵی 1990 دروستە بێ و لە سەروبەن یا دوای جەنگی یەکەمی جیهانی بۆ ئەوەی کە ئەو ڕوودا و کارە ساتانەی لە نێوان وڵاتەکان ڕوویداوە سنوورێکی بۆ دابنرێەوە هەروەها ئەو تەعەدا و ئەوانەی کە یانوێ سنووری وڵاتەکانی تر بەزێن وە خۆپڕچەکردنی وڵاتەکان هەموو بۆ خۆی سنووردار بکرێت و ئەم ڕێکخراوە بتوانێت پەیوەندی نێودەوڵەتیەکان و پەیوەندیەکانی نێوانە وڵاتانە ڕێکخا و هەروەها لە پێناوی مافی مرۆڤ و گەڕانەوەی حەق بۆ مافخوراوان دواتر لە ناوەڕاستی چلەکانی سەدەی ڕابردووە کۆمەڵی بڵین نەتەوە یەکگرتوەکان UN دروستە بێت ئەمانیش هەموو کە ئامانجەکانیان بریتێ لە دیفاعکردن لە خەڵکی بێدیفاع وەکو ئێوە وتانەوەی کە مەقاومە ناکاوە خەڵکیی ستەم دیدەوە ئەوانەی کە ستەمکارن بۆی دەستیان بگیرێ ئایا بۆچی ئەمانەیە سەخۆنەتەوە یەکگرتوەکانەوە ڕێکخراوی لێبوردنی گشتی نێودەوڵەتیە چەندین ڕێکخراوی ئینسانی هەیە لە دنیا هەست ناکەی لە ئاستی پێویستدا ینی نەیانتوانیوە بەر بەم شاڵاوە بگرن لە کاتێکدا ئەبینی ڕۆژانە وێنەی تازە ئەبینی منداڵێک دانرا و تایەکی سوتا و لەسەر پشتی ئاگرەکەنەوە ئەی خەنە سەر چینکۆیەک ئەیان برژێنن یعنی ئەمە ئەبینرێ پیشانی ڕای گشتێ درێەوە قەمەر سەناعیەکان پیشانی هەموو وڵاتانی دنیا و دەسەڵات بەدەستەکانیە ڕۆژانە ئەمانە شتی تازەی تایە بەڵام هەستەکەین لە ئاسی پێویستان نیە ئەمە ناو ئەنرێکی ئەم بێدەنگیە بەرامبەر بەمانە ئایا ئەم میلەتەی یا ئەم مسلمانە کەمینەی ناو بۆرمە هێندە تاوانبارن ئەم بێدەنگیە لە ئاستیانە بکرێت واللهی ینی لە هەر بۆشەیەک و سەیری ئەم ڕۆژگارە ئەەکەی دەسەڵاتەکانی ئەم ڕۆژگارەکەی تووشی بێئومێدی و خەیبەت الئەمەل و ڕەشبینی ئەبی یعنی تۆواتەنی هەر لە عوسبەت الئومەوە بیگرە هەتا گاتە ئومەم متحیدە نایانتوانێت تا ئێستا چارەسەر بۆ مسلمانانی بۆرما بکەن UN تازە بە تازە ئیعلانەکە وەڵام مەزلومترین میلەت لەسەر ئەرزا بریتێ لە بۆرما کە ئەمە ئەزانی و حقیقەتە ئەزانی یعنی چی ئەقلیەیە کە
ئەگەر هەر زۆر زۆر مبالغە بکەیت لەوەی کەوە بەنسبەت دانیشتوانەکەەوە لە سێ نییە با لە سا دەبێ باشە ئەمریکا یعنی ئەڵێ گوایە لە هەنی ئەحسایاتە نەخێرەوە وەک بڵێ زوڵمە لە مسلمانانی بۆرمان نیسبەتیان لە سا 14 و 15 ئەوانەیە بە هەر حاڵ ینی ئەم نیسبەتەکەمە ئەبێت چی بێ ئەوە ئەم هەموو زوڵمە ئەکرێ تۆش بەم هەموو دەسەڵاتەوە هەتە نەتوانی سنوورێدا بنێ بۆ ئەو زوڵمانە دنیایەکی گاڵتەجار دنیایەکی ڕۆژگارێکی پڕدرۆ جیاواز بۆ چوونانی جەناوماوسایی هۆکاری بێدەنگیەکە چییە بۆچی هۆکاری بێدەنگیەکە نییە بەڵام لە ئاستی پێویستە دەنگ بەرز ناکرێتەوە واللهی ینی ئەمڕۆ هەرچی دەسەڵات هەیە لە بەرژەوەندی خۆی قسە ئەکات بۆ بەرژەوەندی خۆی قسە ئەکات بەرژەوەندیەک نابینین یا شوێنێکی وەک بڵێ خێرێک لەوە نابینن بۆ خۆیان تەداخل ناکەن یا مەساڵحی اقتصادی تریان هەیە لەگەڵ دەسەڵاتی میانمارە ئێستا ئیسرائیل دوێنێ ئیعلانەکە ئەڵێ ئێمە بە هیچ شێوەیەک تیجارەت و بازرگانی چەک ڕناگرین لەگەڵ میانمارە یعنی مەساڵحی تیجاری هەیە و بێدەنگ ئەبێ لەو ئێمە ئەگەر پێچەوانە بکەینەوە زۆر جار جوولەکەیەک یاخود جونتیەکی ئەمریکی لەو پەڕی ڕۆژهڵاتەوە بکوژریا لە ناو بچی هەموو مسلمانە شتێک ئەنجامدا کردەوەی بەرامبەری هەموو دنیا و مافی مرۆڤ و بەیان نامونەتەوە یەگرتۆکانیان نەجواب ئەی بۆچی بۆ مسلمانەکەوە بێدەنگ ئیتر ینی ئەمڕۆ ماکینەیەکی علامی گەورەی عالەمی کەوتۆتە ئیش بۆ بەڕاستی شێواندنی سوورەتی مسلمان بۆ ناشرینکردنی مسلمان بۆ ناشرینکردنی ئیسلام ناشرینکردنی تاریخی ئیسلامی بەداخەوە لە هەموو وڵاتانیشا مەجموعەیەک کلک و گویان هەیە خەڵکانێگەن حەڵقە لە گوێ ئەوان و بە کەیفی ئەوان قسە ئەکەن بە کەیفی ئەوان جاریوە هەیە بۆ نان قسەکە نانێکی تایە ئەو قسەوتنە بە دین و بە ئیسلام و بە مسلمان جاری واش هەر بەلاش خزمەتی ئەو دژمنانە ئەکەن یعنی ئەمە مەساڵحێکی مادی کەم یا مەساڵحێکی حیزبی یا مەساڵحێکی هەتا ئەگەر وڵات و نیشتمانێکە بێ بێدەنگ بوون لەسەر ئەوانە دلیلە لەسەر نەمانی ئەخلاقتیانە نەمانی ویژدانتیانە و یعنی تر ئەوەیە مسلمان ناشرین کراوە هەرچی بوترێ ئێستا ئەو ساڵە کە لە ئەفغانستانە هەیکەلی بوودا ڕوخێنرا هەر دوای ئەوە پەلاماری مسلمانانی میانماریانە 400 مزگەوتیان لەو هەفتا سووتان چەند مسلمانیان شەهید کرد دەی کاکە ئاخر ئەمە گوناهی چییە لەوێ قەزەیەک ڕوئەدا گوناهی ئەمە یعنی قاعدە قورئانەکە و قاعدەیەکی عەقلیشە ولا تزر وازرة وزر أخرى گوناهی کەس نادرێ بە کۆڵی کەسی ترە یعنی ئەو دانیشتۆ چی بکە مە ڕاستە خۆ فعلا ئەمەی کە جاران ئەوە لە هەنێ مەقاتعی تاریخیان و کاکە ئێوە ئەڵێن الکوفر میلەة واحدە بەخوایان مەژەڵێن الئیسلام میلەة واحدە یعنی ئاوا سەیرێکی مسلمانان ئەکەن بۆیە مەفروزە مسلمانش لە ڕاستیە هەر بەو شعور هەست بە یەکجەستەیی سەیری قەزێکە بکات. سپاس مامۆستا. دکتۆر بەهەمان بێدەنگی و ئێنوە لە ئاسی پێویستان نەچوونە پێشەوە و داکۆکیکردن لەو زۆڵ موستەمی ڕۆژانە لە خەڵکی میانمارەکرێ ئەمە چیمان پێڵێەوە چی بە ڕای گشتیەڵە لە کاتێکدا هەروەکو نمونونەکەی پێشتریش باسم کرد کاتێک کەسێکی مەسیحی یاخود جوولەکە یا ئاینێکی تر ئەگەر لەلایەن کەسێکەوە کردەوەیکی بەرامبەر بکرێت گەرچی گزارشتیش نەبێت لە ڕای هەموو مسلمان وەکو ئیجتیهادی خۆی کەسێک کردەوەیەکی نابەجێ بەرامبەر ئەنجامدا هەمویان دێنە سەرخەت و ڕای گشتی لێ تێگەن بۆچی ئەم بێدەنگی هەیە بەرامبەر بە میانمار بۆ ئەم کردە و تاوانانە ڕۆژانە ئەنجام ئەدرێن سنوورێکی بۆ دانانێ و ڕناگیرێ و بەهاناچوونەوەیەک نییە بۆ خەڵکی ئەو وڵات خۆی کۆمەڵێک مەساڵحی اقتصادی سیاسی و بەرژەوەندی استراتیژی خۆیان ئەمانە لە پێش هەموو بابەتەکانی ترەوەی ئەمە جگەلەوەی کە خوێندنەوەی مەسایلە دینیەکان و حسابێکی گەورەی بۆ کراوە لە سیاسەتەکانی خۆیاندا سێرەکەی وڵاتێکی وەکو ئیسرائیل کە ئەگەر دوێنی لێ بکوژی عالم هەمووی دێتە دەنگ فەڕەنسا لەو ماوەی پێشوا کە ڕووداوێکی یعنی ڕووداوێکە لە هەموو شوێنانی تر ڕوئەدات و لەگەڵەوەی کە ئێمەش پێمان ناخۆشەوەکو مسلمان کە زۆڵم بەرامبەر هەر کەسێ بکرێت ئیتر هەر دینێک بێت هەر ئایدایەک بێ بەڵام بۆچی ئەم خوێندنەوەیە بە دوو تەرازوی جیاواز بکرێ کاتێک لەوێ قەتل عامێکی زۆر ئەکرێ بێدەنگ بیت بەڵام لە کاتێک لە شوێنێکی تر کە
چەند کەسێکی دیاریکراوە کوژێ هەرچەند وەکوتم کوژران هەر کوژران و خوێن هەر خوێنە بەڵام بۆ لەمە بێدەنگ بی لەوە بێدەنگ نەبیت بۆچی کاتە میلەتی کورد قەتڵ عامە کراوە ئەو هەموو کارەساتی بەسەر ئاها و مجتەمەعی دەولی ئومەی متحیدە دەنگێکی لێوە نەهات وەکو چۆن ئێستا بە هەمان شێوە لەوێش دەنگێکی لێوە نایەت بەڵام کاتێک کە ڕووداوێکی 11 سپتەمبەر دێت دوو دەوڵەتی گەورەی لەسەر ئەڕۆخێت و چەندین وڵاتانی تر لەناو ئەچن لە دوای ئەوە هەرچەند لەگەڵەوەی کە ئێمە وەکو مسلمانان ئەو کاتەش و ئێستش ئەگەر زوڵمێکمان بینی بێ فێر کراوین کە بڵێن ئەمە زوڵمە ئەمە پێی بڵێن بوەستە ئەمە کارێکی نائینسانانە بێواتە نادینیانەیە نائیسلامیانەیە بۆیە ئەو مەساڵحی ئەوان ئەمە ناخوێنێتەوە مشکلەکەی ئەوان ئەوەیە شتێک نازانن نابینن ناوی ڕەئی بەرامبەر بێ شتێک نابینن پێی بوتێ ئەقەلیات یعنی ئەگەر هەش بێت لە دوای دەساتیری دەولیەوە کە دانراوە زۆر جار ئیتیزامی پێوە نەکراوە بەتایبەتی لە وڵاتانی شەرقی و ئەگەر ئیتیزامیشی پێوە کرابێت با پێی ئەهوای سەردەمێک وەکوتم لە 61 کاتێکە پاشایەک دێت بە تەواوی احترافەکە بە حقوقەکانی مسلمانەکان لێ بەڵام لە 62 پاشای دوایی دێت ئینقلابەکە بەسەر ئەوی ترا اینجا ئەمیتران بەعکسەوە هەچی ئەو حقوقانی کە درا بۆ مسلمانەکان ئەم هەمووی ئیلغاکاتەوە بۆیە ئەمە نەبووتە دەستورێک نەبووتە کولتورێک کە ڕێزی مسلمانان بگیرێ بەڕاستی لە عالەمدا و ڕێزی خەڵکی مستەضعف بەعام نەک تەنها مسلمان وازە مسلمانان بێن باسەوە کولانی ئینسانی یعنی ئەوەی ئەکرێ ئایا تۆ پسپۆڕی بواری مێژوویت ئەمە هاوێنی چ تاوانێکی مرۆڤ کوژیە لە مێژووە کە ئەمەی ئێستا لە میانمانێت ئێمە ئەوەی کە تاوانی وا کراوە لە مێژوو تاوانی بەم دەرەجە بەم تەسەسولەی بەم شێوە یعنی بەڕاستی شێوازێکی تەنزیمی ئیشی لەسەر بکرێت زۆر کەمە لە تاریخا بەڵام لە شوێنانی تر بەڵێ کراوە لە حربەکانە لە شەڕا کراوە لە بەرامبەر بە میلەتان جینۆساید کراوە کیمیاباران کراوە بەڵام ئەوەی کە حکومەتێک بە دەستور بە جێیشەکەی بێت خەریکی ئەم تاوانکاریە بێت کوشتنی خەڵکی بە یاسایی کرابێت دەستوری وڵاتەکەی فێری ئەوەی کە مسلمان خەڵک نییە مسلمان ئینسان نییە مسلمان بێگانەیە بەم وڵاتە یعنی چوار ڕەگەزی سەرەکی داناوە لە وڵاتی خۆیدا ئەڵێ بریتین هەندێکیان ڕوعاتن هەندێکیان بریتین لە خەڵکی مواطنی ئاسایی هەندێکیان بریتین لە بێگانە هەندێکیان بریتین لە لاجئ اینجا چی کاتێک گوسی بێتیان دەستورێک هاتۆوە وتێتی وەڵا ئەمانە قەیناکە ڕوعاتن تعاملیان لەگەڵ کرێ بەسش کاتێک توی ئەتوانی بیکەیتە دەرەوە هەندێکیان وتێتی نا ئەمە مواطنی نەبێ بێ دەستوریان بیت هەندێکیان هاتوون لیان ناوتیان ئەمە بێگانن تعاملی داگیرکەریان لەگەڵا کردوون یعنی ئەمە بەڕاستی سیستەمێکی وا زۆر کەمیێنەیە لە تاریخ دوایە ئەم ڕوئیای گشتی ڕای گشتی دەسەڵات بەدەستان و UN و ڕێکخراوەکانی ئەوانەی بەناوی مافی مرۆڤن بۆ هەندێک شوێن قەزیە گەورە ئەکەن و ئیکەن بە ڕووداوێکی گەورە بەڵام بۆ ئێرە بێدەنگن ئەم ڕوئیایی کە تۆڵی لە ناوخوا هەیەەوە بە یاسایی کراوە پێ دوایە ئەمەیە بۆ خۆی تەسیری لەسەر ئەو بێدەنگی UN و ڕێکخراونێ و دەوڵەتەکان بە تاکید بێدەنگی UN لە بەرامبەر ئەو هەموو جینۆسایدە ئەو هەموو ڕفتارانی کە وەکوتمان میلەتی خۆشمانێکین لەو مەزڵومی کە پشکمان هەبوو بەرامبەر ئەو بێدەنگی وای کردو کە حکومەتانی زۆر ئاسایی بتوانن ئەو زۆڵمە بکەن بەڵام مەوەسا ئیکرام ئەی یعنی ئەرکی ئەخلاقی و ئاینی مسلمانان لە دەرەوەی میانمار وڵاتانی جیهان ئەرکی ئەوان چییە کە بەهانای ئەمانەوە بچن زۆر جار گلەیەکان پاساوەکان و بەرامبەر ئەمانە ڕوبەڕویانە بێتەوە گلیاناڵێن بەداخەوە مسلمانانیش لە ئاسی پێویستە لەوانەیە زۆر جار بۆ کورسی سیاسی دەسەڵاتدارێکی مسلمان ئەگرین کە لە دەستی دەرەچێ بەڵام ڕۆژانە ئەو هەموو مسلمانە توێ ئەکرێ ئاگر لەسەر پشتیانەکرێتەوە سەر ئەبڕدرێن ئیتر ئەوەی کە ئینسانیت نایخوازێ بەرامبەریان ئەکرێ بەڵام لە ئاستی پێویستا بەدەمەوە چوون نییە تەنانە برا مسلمانەکانیشان کەمترین هاوخەمیان بۆ دەرەبڕن وڵای ئەمە فەرق لە بینی دوو شتا بکەین حکووماتی وڵاتە ئیسلامیەکان لەگەڵ شعوب میلەتان و گەلان حکوومات بەڕاستی هەمووی ینی بوونەتە دارێک بەدەستی ئیستعمار و بەدەستی ئیمپریالیزم و بەدەستی دەوڵەتە دەستڕۆیشتوەکانەوە ئەمە یعنی حسابات لەسەر ناکرێ و لە واقعیشە فەقیرانە سەلماندویانەکەوان ینی ئەوان بەبێ پرسی دەوڵەتە دەستڕۆیشتەکان دەست بە ئاوا ناکەن وتیان لەسەر فلان قەزێ قسە بکەن قسەکەن و پێشیانڵەن وا بڵێ و ئاوا بکە ئەمە حساباتیان بۆ مەجبوری دەست بشۆری هیچ نەکراوە حکامی یعنی دەوڵەتە ئیسلامیەکان بەڕاستی ئینسان هیچ حساباتێکیان لەسەر ناکات چونکە یعنی لە قەزیەی ئیسلامیەکە دوورکەوتونەوە ڕۆیشتون هەتا منەظەماتی دەولی ئیسلامیش
منظماتی تعاونی ئیسلامی ئەوانش هەر نوعێ لە بێدەنگی ئەو پەڕی ئەوەی ئەتوانن مسا ئیستینکارێ بکەن بەڵام ئەوەی کە واجبە شعوب ینی میلەتانی ئیسلامی مەفرۆزە چونکە ئەگەر ئێمە سیر بکەین ئەو کەسەی کەوا پەروەردەی دینە پەروەردەی ئیسلامە ینی قەزەیەکی گەورەی پێ ئەوتێ کە ئەویش ئەوەیە ئینەمە المؤمنون ئیخوە و بە درێژایی تاریخی ئیسلامیش هەر لە عهدی پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم هەتاکو ئەمڕۆشی لەگەڵا بێ مسلمان لە قەزای مسلمانانی ترە هەڵی داوەتێ ئەوەش علامەتی هەتا زینوەتی ئەو خەڵکە بووە غلبت الروم في أدنى الأرض وهم من بعد غلبهم سيغلبون في بضع سنين كالأخير آيات كافر ويومئذ يفرح المؤمنون بنصر الله مسلمانا متابع أحداث يعني شو دوري خوانا كدو أحداث عالمي ومحلية كان كاتك الروم وفارس هلق جنبيكا مسلمانا كان توقع كان كوا الروم كخاوني دينيكي آسمانية أو سركية أو باشترة أو وقبل هنا تعليماتي هي أجريته ولا للظلم واستمو خيانة كردن بهرحال يعني أحاديثي في مصاصة مسلمانان هاندا وكاهتمام بقضايا وكشيء مسلمانان بكن لهم ولكن من لم يهتم بأمور المسلمين فليس منه كسيجا جنجي بآزاري مسلمان كان دا نابي حسابي خويا ويك طول الشعوب أركي مسلمان شيء الراس اللي الله بينا خوشة لنا توركي كمالاتي ها وخميد ربنا والله ما أركي جورتي شيء أبو يوم قضية أو نيتم براي أركي جوري أم جلاني إسلامي نخبي إسلامي نوسراني إسلامي عامي مسلمانان يكم أم قضية بناسينا بخلقي روايتي أم قضية مسلماناني روهينجا بناسينا بخلقي وكو خوي يعني أو شواشكار يعني لكل كاتو لا اتلا الرجي وتاري مزجوتا كانوا بي لا رجي نوسيني كتابه بي لا رجي نوسين لغوفارو مجلاتا بي لا رجي توركم الله كان بي مهم قصدك بناسين زائدا هو هو بذاك وكو آياتكش أفرمي ما على المحسنين من سبيل هالكسي قد شاك بك أو قليل يناكري هو بدا دعاء خير بكات وهو با خۆ پیشاندان لە هەموو مستەواکانە دروست بکە و هەوڵ بە ئەم قەزایانە وەکو ئێستا الحەمدولیلا لە کوردستانە لە هەڵەبجە و لە هەولێر و لە سلێمانی و لە خەبات و لە شوێنەکانە ئەم خۆ پیشاندانە کرا و قەرارەکە لە هەموو شارەکانیشە ئیمزا کۆ بکرێت و هەفتەی داهات و تەسلیمی UN بکرێت وەکو احتیجاجێک و وەکو ڕسواکردنێکی ئەو ئەخلاقە ئەو کۆمەڵکوژیە ئەمە یعنی ئەرکی خەڵکی مسلمانە بەڕاستی بیکە ئیزافە لەسەر ئەوانە ئەمە بێتە دەرسێکیش بۆ ئەوی کە مسلمانان بەتایەتی ئێمە کورد بەڕاستی ئێمە حەقی خۆمانە گلەیی لەم حکوومەتی کوردێ بکەین یعنی قەزەی میانمار وەکو قەزەی کورد وایە هەم زمانیان جیایە مامەسا ببوورە هەرویستم و پرسیارەت لێ بکەم وەکو دوا پرسیارشکەم ماوەی بەرنامەکەم تەواو بێ یعنی بەداخەوەی ئێستا هەندێک لە میدیاکانی کوردستان و هەندێک لەوانەی کە ئەڵێن نووسن و خەڵکی نوخبەن ئەندازەیەک شەرعیەتێن بەوەی بوزیەکان بەرامبەر بە مسلمانەکانیکەن بۆی کۆمەڵێک شت ئێنە پێشەوە کە گوایە مسلمان دەست پێشخەر بۆ مبادرەی کردووە لەوەی کە تاوان بەرامبەر بودیەکان ئەنجامدا بۆیە ئەوان وەک پەرچە کردار ئەماکەن ئایا ئێمە کە وەک بە ڕێزی ویست باسی ئەوە بکەی ئێمە کێشەکانمان گرفتمان چەسانەوەمان لەگەڵ ئەوە ناوکو کورد چوونیەکە ئەمانە ئایا ئەمری واقعی ژوا ئەخوازە یاخود بۆ خۆی ئەمە لەگەڵ سروشتی ئەو کۆمەلگایانە یەکە گرێتەوە کە ستەمیان بەرامبەرەکەی بەڵام تۆ بێی لە دوورە و خۆت میلەتێکی چەساوە بیت میلەتێکی درکە ئەچەوسێنرێتەوە پشگیری چەوسێنەرەکە بکەیت جارێ ئەوانەی کە ئاوەها بیرەکەنەوە ئەوە ئەڵێن ئەوە هەم لە حەقە دوورکەوتونەوە هەم یعنی بۆنی ئەویان لەیەکەوە دەستێک بیان جوڵێنێ بۆنیانێت هەر ئەوانن کەوا لە مەرحەلەیەکە داوای نەکردکەوە حکوومەتی هەرێم یاعتیزار بۆ ئەرمەنیەکان بکات چونکە قەتڵ و عام کراون لە کاتێکە بە مێژوو ئیسپات بووە کە ئەوان قەتڵ و عامی کوردیان کردووە نووسری وا هەیە یەکێ لەوان وابزانم ئەمیزەکی بەکە ئەگەر بە هەڵانە چووم ئەڵێن نزیکی 500,000 کوردیان کوشتووە داوا ئەکەن کەوا حکوومەتی هەرێم یاعتیزار بۆ ئەرمەنیەکان بکات کە نازانم یاعتیزارکردنەش بەشێ لە بەڵگەنامەی قونسوڵخانەی وڵاتانی خۆراواشە لە سەردەمی دەوڵەتی عوسمانە پشگیری و بۆ چوونەکەن کە تۆڵی ئەمین زەکی بەت هەر کتێبێکی تایبەت هەیە مامەسا لەسەر ئەم بابەتە شتارگەیەکی زۆریان لە کوردەکان کە بۆیە کوردەکان ئەوانە هەر سولالەی ئەو کەسانن کە لە تاریخە ئەوە زۆر ناشرینیش بوون ئەوانە بەهەرحاڵەوە لەوە بگەڕێ بەڵام بێنە سەرەوەی کە
کورد ئەوە وەکو حکوومەت وەکو با بڵێن ئەم قوارە سیاسیە وەکو یعنی میلەتێکی مەزلوم کە بەڕاستی هاوشێوەیە لەگەڵ ئەوە هەم لەسەر زمانەکەیان ئەچەوسێن و هەم لەسەر دین و مەزەبەکەیان ئەچەوسێنرێن و ئێساش کە کورد داوا ئەکات یعنی سربەخۆیی و با بڵێن ڕفراندۆم بکرێ بۆی سربەخۆی بکرێ ئەوانش پێویستیان بەوە هەیە باکسەوە بۆیە حکوومەت ئێرەم زۆر داوای بکردایە ئەبێ بۆ لە ناوبردنی ئەو زڵمەی لەسەر میانمار هەیە سربەخۆیشیان پێ بدرێ و ئیستیقلالیان پێ بدە و ئەوانش ئەژبوو بە قەزەیە کە دوایی ئێمە ئەمانتوانی ئاعتیماد لەسەری بکەین کە بڵێن با ئێمە شوکوغان سەربەخۆبین. دکتۆر بە هەمانوەکو و دوا پرسیار هەرە پرسیاری ماوەسا بۆ جەنابیشت ئایا بۆ خۆی ئەرکی ئێمەی کورد چییە لە بەرامبەر ئەمەدا یاخود ئەو نووسین و ئەو لە کۆڵینەوانەی بە حساب ئەنووسرێت و قسە لەسەر ئەوە کرێت کە گوایە میانماریەکان بۆ خۆیان بێتاوانین ئەمەیان بەرامبەر ئەنجامەدرێ ئێوەکو توێژەرێکی بواری مێژوو یعنی چۆن وەڵامی ئەمە ئەدەنەوە چۆن قسەتان هەیە لەسەر ئەمە تا چنێ ئەمە حقیقەتێک نییە کە ئەمانە باسیەکان وە تاریخ شتێکی ترەڵێت ئێمە وەکووتمان کاری ڕۆژ و دوڕۆژیان نەبووە چەند ساڵیش نەبووە بۆیە ئەمە پیشەیەکی چەندین ساڵەیانە ئەو زۆڵمە کراوە و ئێستا ئەمە شێوەیەکی ترە لە شێوەکانی ئەو زۆڵمی کە بەرامبەر ئەوان کراوە بۆیە تاریخ پێمانەڵێ کە ئەمە قەزێکە لە هیچ کارەساتێکیانە کەمینەیەکی زۆر کەم کە ژمارەیان ناگاتە 3 ملیۆن ناتوانێت ئەو زۆڵمە بەرامبەر بە خەڵکی بکات بەڵکو ئەوانن کە خاوەنی قووات و تۆپ و مەدفەعی و ئەنواع شێوازی جیاواز بەپی سەردەمەکان لەم میلەتە داماوە بەکارهێناوە ئێمە وەکو کورد ئەرکی ئێمە ئەوەیە کە لە پێش هەموو شتێک بزانین کە زوڵم وەکو ئەوە وایە لە ناو بەلەمێکا بیت خەڵکی هەمووی بێدەنگ بێ لێی ئەمی تۆش بڵێ وەڵام منیش بێدەنگم کە کاتێک کە بەلەمەکە کون بووە ئەگەر تۆ نەچی بیگریت و ئەو نەچێ بیگرێت دوایی زوڵمەکە ڕۆکاتە هەمووی ئێمە گەلێرە بێدەنگ بسمێنێ خەڵکی تریش زوڵم بەرامبەر بە ئێمە بکە ئێمە بۆمان نیە بڵێن بۆچی ئەوان قسە ناکەن لەسەر ئێمە قسەکردنمان لە میلەتە ئێمە خۆمان خاوەنی تەجروبەیەکین کە خەڵکی بێدەنگ بۆ بەرامبەر بە ئێمە پێویستە ئەو تەجروبەیە وەرگرین بەرامبەر بە زوڵم لە هیچ لایەکی ئەم عالەمە بێدەنگ کوردی و میدیاکان باسیەکان حقیقەتە یان واقعە ئەوەی کە میدیاکان باسیەکە وەکو متابعەیەکی قەزایی دوایکەوە بڕۆ لە سایتەکان بزانە نەتیجەی ئەو محکەمەی کە بوو ڕووداوێکی تەلفیق و دروستکراوە بوو على اساس مسلمان چون تعدایان کردووە لە دوایی عشایەتیشیان هێنا ئەم کەسە ژنومێر دێکن لەبەرەوەی کە وەزعیان داراییان خراپە پارەیەکی زۆریان نابوونێ بەرامبەر بەوەی کە ئەم قەزەیە دروستکەن على اساس ژنەکە وتبی وەڵام من تعدام لێکراوە پیاوەکەش هاتووە شایەتی بە کە تعدایان لێکراوە بەڵام لە دواییە لە پاش کۆکنەوەی دۆکۆمنت و بەڵگە و شایەت دەرکەوت کە ئەمانە درۆەکەن و خۆشیان اعترافیان کرد بەڕەسمی داوای لێبوردنیان کرد لەو تهمەی کە هەڵیان بەسۆ بەڵام تازە ئەمان دێن ئەڵەن وڵات تهمەکە پێوەکو بە کورتی وەڵام بەرەوە ئەرکی نخبەی موسڵمانی کورد چییە بۆ ڕەوانەوەی ئەم تۆمەتانە کە میلەتێک هاوشێوەی میلەتەکەی ئەو بێوە هاوبیر و هاو ئاینی بێت ئەو چەسان و زوڵمی بەرامبەرە کرێ بەڵام تۆ بێ چاوەشەکاری لە بەرامبەریا بڵاو بکەیتەوە ئەرکی ئێمە ئەوەیە کە بە بەسیرەتەوە بڕوانینە ڕووداوەکان و نقطە لەسەر حرفدانین بزانین ڕووداوەکان چەندێک مەسئولیەتی هەیە بەرامبەر بە تاریخ و بەرامبەر بە دین و بەرامبەر بە کەسایەتی خۆمان و میلەتەکەمان ئەو کاتە قسەی لەسەرکەین و دوای هەموو قسەیەکی خراپ و باش نەکەوین بەڵکو تحقیقکەین کامیان فبشر العباد الذين يستمعون القول فيتبعون احسنه. بەڵێ زۆر سپاس بۆ دکتۆر بەحمەد ساڵح توێژەر لە مێژووی سەدەکانی ناوەڕاست سپاس بۆ مامۆستای کرام کەریم توێژەر لە فکری ئیسلامی دووبارە بەخێر بێنەوە بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتمە کۆتایی سۆراغی ئەم جارە تا سۆراغێکی تر بەخۆی گەورە و میهرەباندا دەست پێرم بخواتان لەگەڵ کاتێکی خۆش بۆ هەموو لایەن.